ئەو کاتت باش و زۆر بەخێر هاتی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەک لەو ماڵپەڕە دەتوانی کتێبەکە دابگری. لاپەڕە سێ. لە وانەکانی ڕابردوو باسی پرسیارەکانی 1 هەتا 8م کردووە یان کردیە. لێرانە دەینە سەر پرسیاری ژمارە 9 و 10 و 11. ئەو پرسیارانە بابەتی ئەو پرسیارانە چییە؟ خوێندنەوە و نووسینی ژمارەکان لەسەر شێوەی ڕەنووسی بنووسە. لەسەر شێوەی ڕەنووسی بنووسە واتە پرسیارەکە ژمارەکە بە شێوەی پیتی نووسرایە، دەچین بە شێوەی ڕەنووسی دەینووسین، بزانین چۆن چۆنی. 146 146 لەبەرەوەی ژمارەکەمان بە 100 دەست پێ دەکا کەواتە ئەو ژمارەیە سێ ڕەنووسیە، ئەوە 1 ڕەنووس، ئەوە 2 ڕەنووس، ئەوە 3 ڕەنووس. لەبەرەوەی بە 100 دەست پێ دەکا ژمارەکە سێ ڕەنووسی هەیە. ئەوە سەدەکەمان نووسیمان 100. ئەو چلەی لە چێ بنووسین هەمیشە دەبی هیچ نابی لێرە بنووسین لە پشت یەکەکەی، هەمیشە دەبی لە پێشەوە بنووسین، کەواتە ئەو چلە دەبی جێی بکەینەوە. چل چۆن چۆنی دەنووسرێ؟ ئەگەر ئاوا بنووسی چل لێرە ئەوە زۆر هەڵەیە، چونکە 2 ڕەنووست زیاد کرد لۆ ئەو ژمارەیە، ئەوە 1 ڕەنووسەوە 2 3 4 بووە 5 ڕەنووس، ئەوە زۆر هەڵەیەوە نابی قەت ئاوا بنووسین، کەواتە ئەو چلە لێرە نانووسرێ. 1 لەو سفرانە دەبی بکەینە 4، سفرەکەی دیش هەر سفرە چونکە دەمانەوێت بنووسین چل. ئەگەر ئەو سفرەت لێرانە ئەو سفرەت کردە 4 ئاوا ئەوەش هەر نابی هەڵەیە چونکە ڕەنووسەکەت زیاد کرد، کەواتە مەجبورین هەر دەبی ئەو سفرەی بکەینە 4. ئەوە 4 ئەوە 4 سفرەکەمان کردە 4، سفرەکەی دیش هەروەکی خۆی سفرە، ئەوە نووسیمان 140. ئەوە 140 تەواو بوو. ئەدی شەشەکە لە چێ بنووسین؟ شەشی ناتوانانی لێرە بنووسی بگەڕێەوە پشتەوە، ناتوانانی لێرە بنووسی، ئەوە زۆر نابیتن هەڵەیە، کەواتە ئەو سفرەی کە لێرە مایە ئەو سفرەی دەکەینە 6. ئەو سفرەی دەکەینە 6 لە جیاتی ئەو سفرەی ڕەش دەکەینەوە، دەنووسین 6 لێرە 6. ئەوە نووسیمان 146. ئەوە شێوەک، ئەوە ڕێگایەکە بۆ نووسینی ئەو ژمارەیە بە ڕەنووسی. ڕێگایەکی دیکەش هەیە، ئەو کووە باوەی بستڕمەوە ڕەشکەمەوە هەتا ئەو ڕێگایش پیشان دەین. 146 کە زانیمان ژمارەکە بە 100 دەست پێ دەکا واتە ژمارەکە سێ ڕەنووسیە، واتە سێ خانەیە، واتە سێ خانەی دەبی دروستکەم، سێ خانەی دروست دەکەم. خانەی یەکان کە ئەوە خانەی یەکانە لێرانە دروستی دەکەم، 6 لەوێن دەردادەنێم. خانەی دەیان ئەویش لە پاشەوی دروست دەکەم، 40 لەوێن دەردادەنێم. خانەی سەدانیش پاشەوی دروست دەکەم، ئەویش لێرە دادەنێم. بەداخەوە نووسینی کوردی چونکە لە لای ڕاست لۆ چەپە، نووسینی ژمارەش چونکە لە لای چەپ لۆ ڕاستە، هەندێک ڕەنگە
تۆزێک کێشە هەبی ئەو ژمارەی کە لە دوایە دەنووسین ئەو شەشە دەبی ئەو جارەی لە پێشەوە داینێن کە تۆزێک ڕەنگە تۆزێک زەحمەت بی بەڵام ئاوایە. ئێستا 3 خانەن دروست کرد هەر خانەی ڕەنووسی خۆمان لە ناو خانەکان دانا بەڵام لەبەر ئەوەی خانە ڕەنووسەکانمان نابی لە یەک ڕەنووس زیاتر بی کە لێرە ئەگەر تەمەشایرە بکەین 2 ڕەنووسە ئەوە 3 ئەوە نابیتن کەواتە چ دەکەین هەڵدەستین ئەو سفرانەی هەموو سفرەکانی کە هەمانە هەمویان دەسڕینەوە. ئێستا ژمارەکە ڕاستە 146 ئەگەر بتەوێ بە ڕەنووسی بینووسیەوە دەنووسی 146 ئاوایە ئەو وەڵامە وەڵامی ڕاستە بۆ نووسینی ژمارە 146 ئاوا دەینووسی ئەوەیە نووسینەکە بەڵام هەتا بگەینە ئەو ئەنجامەی دەتوانین خانەی دروستکەینیان دەتوانین بە شێوەیەی ڕابردوو کە باسم کرد بەو شێوەیە بیر بکەینەوە بۆ ئەوەی ژمارەکەمان بە ڕەنووسی بنووسین بەوانە هەموو ڕەشکەمەوە بچینە پرسیارەکەی پاشەوی. ئەو پرسیارەی پاشەوی دێ پرسیاری چەندەم بوو گوتمان پرسیاری ژمارە دا پرسیاری ژمارەدا کە دەڵێ 2007 2007 2007 2007 2007 کە جێمان لە وشەی هەزار دەبی کەواتە دەزانین ئەو ژمارەیە ئاوا دەست پێ دەکا 1000 بەڵام چونکە دووە 1000 نییە ئەو یەکەی دەکەینە 2000 ئەوە 2000 مان نووسی 2000 نووسرا ئەدی هەفتایەکەی لە چێدانین ئەگەر هەفتەکەت هینا لێرە نووسی هەفتە سفرەکەشت با بەڕەنگەشکە بنووسم ئەگەر هەفتەکەت لێرە نووسیاوە سفرەکەش لە زیاتی ئەو سفرە ڕەشەی ئەوە بۆ 2700 تەمەشاکە 700 هەفتانیە کەواتە هەڵەیە ئەو نووسینە ناکرێ نابی ئەگەر هەفتەکەت لێرە نووسی ئەدی هەفتایەکەی لە چێ بنووسی دەبی سفرەچی لێرە دانەی ئەوەش هەر نابی ڕەنووسەکت زیاد کرد ئەوەش هەر هەڵەیەکی گەورەیە کەواتە هەفتایەکە دەبی ئا لێرە بی ئەوەی دەکەیە 7 ئەو سفرەی دەستەڕیەوە دەکەیە 7 ئەو سفرەکەیت کەش هەر لە جێی خۆی دایدەنێ ئەوە 2007 ئەوە نووسینی تەواوە 2007 ئەوە نووسی 2007 باشە ئەگەر بە خانەی بنووسین بزانین چۆنی دەنووسین مادەم ئەوەی 1000مان جێلەیە کەواتە ژمارەکەمان چەند خانەیە ژمارەکەمان 4 خانەیە ژمارەکەمان 4 خانەیە خانەی یەکان لێرە دروست دەکەم خانەی دەیان لە تەنشتی خانەی سەدان لە تەنشتی خانەی هەزارانیش لە تەنشتی 2000 کەواتە لە خانەی هەزاران 2000 دەنووسم 2000 تەمەشا دەکەم هیچ سەد نییە لێرە وشەی سەدم جێلێ نییە کەواتە لە خانەی سەدان کە ئەو خانەیە هیچم نییە سفرەچی دەنووسم هیچ نییە هیچ جێم لە وشەی سەدی نییە دوای جێم لە وشەی هەفتایە هەفتایەکەی لە خانەی دەیان دەنووسم پاشان پاش هەفتایی هیچ شتێک نییە نە یەک هەیە نە دوو هەیە نە سێ هەیە نە شەش هەیە نە نۆ هەیە کەواتە هیچ شتم جێلێ نییە کەواتە لەو خانەی تەنیا سفر هەیە
بەڵام پاشان دەچم ئەو سفرانە لە خانەی دەیان و هەزاران تەنیا و تەنیا دەبی یەک ڕەنووسم هەبی، کەواتە ئەو سفرانە هەمووی دەبی بستڕمەوە کە ناتوانم ئەو هەموو ڕەنووسم هەبی لە یەک خانەی، تەنیا دەتوانم یەک ڕەنووسم هەبی کە ڕەنووسی دووە لەو خانێش ئەو سفرەی لە تەنیشت هەفتەکەی دەستڕمەوە. ئێستا یەک ڕەنووسم هەیە لە هەموو خانەکان، ئەوە نووسیم 2007. ئەوە 2007 ئەوە نووسیم 2007 کە ڕاست دەرچوو، بەڵام شەرت نییە مەرج نییە تو بە ڕەنگاوڕەنگ بینووسی هەریەکەی ڕەنگەک ئەتوو ئاوا دەینووسی ئەگەر داوایان لێکردی وتیان بنووسە 2007 ئەلێرانە ئاوها 2007 نووسی 2007 تەواو. دەچینە لای ژمارەیەکی دیکە، گەیشتینە ژمارە چ، ژمارە 11 6349 6349 6000 ئەوە 6000 349 6000 349 6349 6349 6349 کو دەینووسین خانە یەکەم خانە ئەو نۆیە لە یەکەم خانەی دادەنێن، دووەم خانە ئەو چلە لە دووەم خانەی دادەنێن، سێیەم خانە ئەو 300 لە سێیەم خانەیە، چوارەم خانەش ئەو 6000 لە چوارەم خانەیە 6000. بەڵام چمان گوتمان نابی لە یەک ڕەنووسی زیاتر لە خانەکانی خۆمان دانەین لە ڕەنووسەکانی خۆمان، کەواتە ئەو سفرانەی کە هەنا دەبی هەمویان بستڕمەوە، ڕەشیان کەمەوە لایان بم. ئەوها ئێستا نووسیمان 6349 6349 ئەوە وەڵامی ئەو پرسیارەی دەدەینەوە. ئێستا ئەو بابەتەمان تەواو کرد، خوێنەوە نووسینی ژمارەکان. لێرانە من ڕادەوەستم هەتا بە یەک دەگەینەوە جارێکی دیکە شیتەڵکردنەوەی پرسیارەکانی کەماینە. هەر شاد و خۆش و بەختەوەربی.